سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ بینەرانی بەرنامەی دوانگەی خەڵک ئەم کاتتان باش یاخوا هەر بێ گرفت و بێ کێشە و بێ مشکلە بن هەرچەندە بەداخەوە لە ناواقعێکداین کە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتەکان ڕوو لە زیادبوون دەکا ئەوەش بەهۆی ئیدارەدانێکی ناڕێکوپێکی ئەم هەرێمە هەموو ئەم باردۆخە بەسەر ئەم خەڵکەدا هاتووە. بۆچی حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر کێشەی نەوت ناگەن بەڕێکەوتن لە کاتێکە کە زۆرێک لە وڵاتانی دنیا ئەسڵەن نەوتیان نییە، نەوتکڕن نەوت فرۆژ نین، بەڵام دەبینی ژیانێکی زۆر خۆش دەژین، دەبینی هەموو پێداویستیەکی ژیان بۆ هاوڵاتیانی خۆیان فەراهەم کراوە لە سادەترین و بچووکترین پێداویستەکانی ژیان تاوەکو گەورەترینی، هەر لە پێداویستەکانی ناوماڵ و هەر لە پێداویستەکانی تەندروستی و هەر لە پێداویستەکانی هاتوچۆ و هەروەها هەر لە پێداویستەکانی کار و کەسابەت و لە هەموو جۆرێک بەڕاستی ژیانیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خۆشی دەڕوا کەچی نەوتیش دەکڕن. بەڵام ئەوەی کە جێگای داخە ئێمە نەوت دەفرۆشین ڕۆژانە لە عێراق زیاد لە 3 ملیار نزیکەی 4 ملیار یاخود با بڵین 4 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لە عێراق دەفرۆشرێ. ئەگەر دیقەت بدەین ئێمە لە هەرێمی کوردستان ساڵانە بە هەموو ئەو کەم و کوڕیەی هەیە لە بودجە و لە پارە و لەو شتانە لەوانەیە ساڵانە 10 ملیار دۆلار بێتە هەرێمی کوردستان، بەڵام دەبینین ئێمە 6 ملیۆن کەسین نازانین چۆن بژین و نازانین چۆن کەسابەت بکەین و نازانین بەڕاستی چۆن بژێوی ژیانمان دابین بکەین لەم بارودۆخە ناخۆشەی کە بەسەر ئەم میلەتەدا هاتووە. ئەگە بە نمونە تەنها وڵاتێکی وەکو ئوردن بینین کە نزیکی 12 ملیۆن کەسە، ئەگەر هەڵە نەبم 11 ملیۆن و 300 یاخود 400 شتێکە، ینی نزیکی ینی زیاد لە ئەوە بە پێی ئیحسائیە ساڵانی ڕابردوو نزیکی 12 ملیۆن بۆ ئێستا حتمەن بۆتە 12 ملیۆن. وڵاتی ئوردن 12 ملیۆن کەسە، بەڵام دەبینین ساڵانە 14 ملیار داهاتیتیان. باشە بۆچی ئەوان دەبی ئاوا بژین و خۆش بژین و کە وڵاتێکە بەڕاستی ئاویشی کەمە، بەڵام ئەوانەی کە چوبنە ئوردن دەزانن ئەو پێشکەوتنەی کە لەوێ هەیە، ئەو ژیانەی کە لەوێ هەیە، ئەو پێشکەوتنەی لە ڕووی توبی هەیە لە زۆر بابەتەوە. بەڕاستی بۆچی دەبێ ئێمە وابین؟ بۆ دەبێت لە هەرێمی کوردستان هەمیشە ئێمە بین ڕۆژانە گرفتەکان بژمێرین؟ بۆ دەبێ ئێمە تەنها باسمان لە باسی شێشە بێ؟ بۆ دەبێ هەرێمێکی 6 ملیۆنی ئێمە هەموو بیرکردنەوەمان ببێتە موچە هات موچە نەهات، ئەو هەفتەیە دێ ئەو هەفتە نایە دێ ئەو ڕۆدێ سبەی دێ نازانم چی مژدە ینی بەڕاستی ینی خەریکە ئینسان ینی بەداخەوە دەڵێم ینی زۆرێک خەڵک قسەیان لەگەڵ دەکەین دەرێ بەڕاستی ئێمە شەرم لە بوونی خۆمان لەم هەرێمە دەکەینەوە کە نابێ ئێسان ئێگزارش ئەوەندە ناومێد بێ، بەڵام بەڕاستی بەداخەوە وایان کردووە کە خەڵک ناومێد بێ. ینی تۆ لە وڵاتێک بژی کە هەرێم بەشێکە لە وڵاتە بەشێکە لە عێراقی فیدرال، یعنی چارەم وڵات بی لە ڕووی داهاتی نەوتیەوە، پێنجەم وڵات بی لە ڕووی داهاتی غازی سروشتیەوە. یعنی وەڵاهی سەیرە بەڕاستی حەقوا بوو ئێمە ئێستاکە لە خۆشبەختترین هاوڵاتیانی وڵاتی دنیا باینایە. بەڕاستی بۆ دەبێ ئێمە ینی ئەم هەموودا ئەوە تەمان بەس نەوت، ئەوە بەس گاز یاخود غاز جگە لەوەی کە لە زاخ و هەتا بەسرا لە تەواوی هەرێمی کوردستان لە تەواوی عێراق زۆرێکی بەڕاستی ینی مەوادی کە هەیە لەناو ئەو خاکە پیرۆزە ئەو خاکە جوانەی هەرێمی کوردستان و عێراق کە بەڕاستی ئەگەر تەنها ئەو ئیشی لەسەر بکرێتن بەڕاستی خەڵک پێویستی بە هیچ نابێ. پەیوەندەکان وەردەگرین ئەگەر ئەو ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەیە و پەیوەندەکانتان بگرن و قسەی خۆتان بکەن و تێبین و سەرنجی خۆتان بڵێن. دەچینە قەڵاتجێ کاک حسێن سڵاوی خوات لەبێ. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات. دەستەکانت خۆش براجان، زۆر سوپاس بەڕێزی. سوپاس لەگەڵ ئێوەش سڵاوڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو قەڵاتجێ و دەوروبەری هەموو پشدەر. سپاس دەکەم بەخۆ. بەڵێ والله برادي إذا كان والله أجت ويش جنابت توضيح المسألة ما فكر كما شاهد والله كان يدور النفي كهم يأخذ الزراعي أو نوتيك هلا والله كان هي محاولات ثانية والله أنا في السوانة أو كهم أنا هم يقول والله كان يدور برا إيران
تورکیا وڵاتانی ئەوروپا هەمووی سادە لەمە دەکا داهاتی مە دەرڕا دەیخوا ئەمەش بۆ خۆمان هاوڵاتیەکانمانەوە لە بەرستان دەبن سەبەبیش دەستێکی ناپاکی لە وڵاتی بەڵێ بەڵێ کاحسێن بەڵێ ینی گوێ لە منێک حوسێن بەڵێ ینی ئەت وەکو هاوڵاتیەک ینی بۆ ڕێک ناکەون سەبەب چیە ڕێک ناکەون لە بەرژەوەندی خەڵکە کە ڕێک ناکەون لەبەر ئەوەی تیان کرد بەڵێ بەڵێ سەبەبەوەی ئەمەمی دەستێکین هەمیشە خۆخۆر بووین بەڵێدار ئەگە کریمی لە خۆوانە بێ عەمری 1000 ساڵە ئەمە سەرکردەکانمان ئەوەندە سەرکردەیەکی دڵسۆز و خاچی و نیگەدۆست نەبوون هەمیشە ئەو داهاتەی کە هەبوو لە وڵاتیدا چۆتە دەرەوە نەک خزمەتی میلەتەوە هاوڵاتی پێ بکرێت لە وڵاتی خۆمان بەڵێ دەستەکانت خۆشکا حوسێن جان ئەمە لەوتمان هەیە داهاتی گومرگەکانمان هەیە داهاتی ناوخۆمان هەیە داهاتی هاتوچۆمان هەیە ئەو کارەبا هیچی ناگەڕێتەوە بۆ هاوڵاتی هەمووی دەڕوا بۆ دەستێکی نائەمین و ناپاک و ئەوانی جێبن بۆ دەرێ زیاتر ڤێلاکان و زیاتر سفێکانی خۆیانی پێجار دەکەن و بەڕاستی ئەمە بووینە میوان و خەڵکی دیکە بۆ تەخاوان ماڵ لە وڵاتی بەداخەوە من کار ناکەم ڕۆژانە ئیش دەکەم لە شەریکات ئیش دەکەم مندووبم ینی بەڕاستی دەستێکەرانە هاتوچۆی دەکەم ئەنی بازێکی بە بەلاشم لێوەردەگیرێت ساری بارم پێ ئەو سارە کە هاتوچۆی دەکەم هەر سۆنەرێکیاندانەوە لە زادەی کوە تەماشا دەکەی هەر کیاسی بەستی بێدا دەڕات 10,000 20,000 لێوەردەگەن بەدێ بار بە ساڵی 50,000 لێوەردەگەن لە وڵاتی دەستێکی ناپاک و نائەمین تۆ بۆ نمونە تۆ کەسێکی سیارەیەکی بار هەڵگرت پێەیە ئەگەر ڕۆژێ تەنها 10,000 لێوەرگرم بە نمونە دەکا مانگانە ئەگەر چوار هاینیشی لا بدەی با بڵێن کاکە ئەو چوار هاینێ ناڕۆی ناچێ دەرەوە یعنی کاکە دانەیەکی تریش قەینا 25 دەی دەکات 250,000 تەنها لە تۆی وەردەگرن ئەگەر لە یەک سەیتەرە بێ خۆ ئەگەر ببێ بە دوو سەیتەرە ئەو بە 500,000 ئەوە تەنها سیارەیەک ئەی ئەم هەموو سیارەیە لە هەرێمی کوردستان هەیە ئەی ئەم هەموو سەیتەرەوە بازگەیە هەیە ئەی ئەم بەڕاستی ئەمە کارەساتە وڵی حاجی زین چۆنە دەستێکی ئەمین لە وڵاتی سڵتەیەکی عەدل لە وڵاتی ئەوەی کە سەروەت و داهاتی وڵاتی بەدەستە ئەوەی کە بەڕاستی سوکانی ئەوەی وڵاتی بەدەستە بەڕاستی دەستێکی ئەمین و پاک نیە ئەمە ئەگەر بمان هەیە خۆش وزەران بین ئەگەر بمان هەیە هاوڵاتیەکانی بەڕاستی لێمان ڕازی بن و دەنگمان پێ بنەوە سینە بڕۆیەکی سوور بە مەردانە کە وەختی هەڵبژاردن هات بە هاوڵاتی بڵێن وەرە دەنگمان پێ بدە لە خزمەتی پێی لە خزمەتی هاوڵاتی لەوێ جیاوازی نەک زۆنی زەرد و سەوت نەک ئەو هەموو خۆرەکاری کە هێستا هەیە نەک ئەوەی کە هاوڵاتی بەڕاستی خۆی بە پلەتوت بزانێ ئەوانی خۆیان بە سوار دەزان و خەڵکی بە پیادە دەزانیان ئەوەیە کە حساب بۆ هیچ کەس ناکەن تەماشا کە مامۆستایان ئەو ساڵ خوێندنەکە ڕووی مامۆستایان چەند خۆشاندانیان کرد چەند داوای حکوومەتی خۆیان دەکەن تا ئێستا جوابیان نادرێتەوە کەواتە دیارە لە وڵاتە زۆرێکی بێ ئەندازە بێستنوور هەیە بەداخەوە دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم لەسەر هەتا خوارێ هەموو وڵاتی بەخەسەری هاتووە تا دەخەیە من تۆختی تێدارەکەی بەداخەوە چۆن تارەکەی پێویستە ئەو مەسوولانە بەخۆیان دەبێنەوە بەجددی بەداخەوە دەستەکانت خۆش کاک حسێنجیان زۆر سپاس دەکەم سپاس بە قوربان سپاس دەستەکانت خۆش بێ وەڵاهی بە خۆداچوونەوە بێ ئەوەی دەرئیعادەی نەڤەر بێ یعنی بەڕاستی سەیرە تۆوەرە لەم هەرێمە بەس تۆ حەقت لە عێراق نەبێ لەم هەرێمە ئەگەر بێ و بەڕاستی هەر هیچ نەبێت تەنانەت بۆ نمونە ئەگەر داعمی قیتاعی زراعی بکرێ بۆ نمونە ینی هاوکاری کەرتی کشتتوکاڵی بکرێ بۆ نمونە ساڵانە ئەمە پێویست ناکە ئەم هەموو بەروبوومە لە تورکیا و لە ئێران و لە سووریا و لە خوار و عێراق بێنین بەڵام بەو شێوەیە نییە بۆ نمونە لە مەسەلەی پەلەوەر و ئەو بابەتانە لە گۆشتی سوور و ئەو شتانە یعنی لە هەموو شتێک
کاک ئاری لە هۆڵەندا کاگاری سڵاوی خوارد لێبێم کاتت باش سپاس بە قوربان دەستەکان خۆش دەجاتیەوان سپاس لەگەڵ ئێوەش براجیان کاگاری پێدوایە کە بۆچی ئەنی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا لەسەر مەسەلەی نەوت ناگەنە ڕێکەوتنێکی کۆتایی و ئیدی کۆتایی بەم گرفت و مەینەتی و ناخۆشیانی خەڵکی کوردستان بێ والله گرفتەکان زۆر مامۆستا پەیوەندیەکە من وەکو ئەوە ناوەکو توێژەرێکی سیاسی وەکو هاوڵاتێکی بەسیط ئەوەندەی کردومەتەوە ئەوەیە کە حکومەتی هەرێم ناوێ ڕێکەوە لەگەڵ بەغدا لەبەرەوەی سەبەبێک نییە کۆمەڵێک ئەسبابە لێرە باز ناکەوێن بەرنامە بەس حەزم کرد بۆ جەنابتانە بۆ ئەوانی کە گوێمان لێگرن لەم بەرنامە بەڕێزەوە ئەوە بزانن کە حکومەتی هەرێم بە ناشەفافانە نەو دەفرۆشێ و ناوی لیستی ئەو فەرماندەر و مۆزەف و کارمەندانە کە ئەمێرێ بە جوانی بەڕێکوپێکی نامێرێ دابڕی ناوی ئیمانە و دابڕێن ئەو شتاری بەش تۆمەرێک ئەشکاراتی کەیتە کە حکومەتی هەرێم حەز ناکات ڕێکەوە ئەگەر وتێکی بۆ ئێستا پێدەڵێم بۆ لەبەرەوەی حکومەتی هەرێم ئەگەر حەز ناکات ڕێکەوە ئەگەر ڕێکەوە لەگەڵ بەغدایە موچە لە بەغدایە بۆ ڕاستەخۆ بۆ فەرماندەران ئەو کاتە حکومەتی هەرێم هیچ دەوری نامێنێ کەواتە بابڕین نارم قوارەکە تێگەچێت بەڵام ئەمانە دەوریان نامێنێ لێ بڕۆ نامڵاتە بەجێگەڕن ئەوە سەرێکی مامۆستا ئەنوەر ئەوە سەرێکێکە لە سەرۆکەکان کە حکومەتی هەرێم ناوێ لەگەڵ بەغدا ڕێکەوە دەریشەوە ئەگەر حکومەتی بەغدا من دیفاع لە بەغدا ناکەم مامۆستا من حەزی سلێمانیم دیفاع لە بەغدا ناکەم هەمیشە دیفاع لە خاک و نیشتیمان و نەتەوەی خۆم و گەری خۆم کردووە بەڵام حکومەتی بەغدا چه هەنگاوێکە پێشەوە حکومەتی هەرێم لێ هەنگاوێکە پێشەوە ئەمە سەربەخێتی جا دوای ئەوەش داوا بە خەڵکی هەرێمی کوردستانەکە مامۆستا و فەرماندەر و مۆزەف و مەرین و ئاسایش و جەنابت و هەموو ئەوانەی کە موسەخۆرن هەمویان یەکدەنگ بن لەگەڵ ئەو ڕێزوانەی دەرەناو دەسەڵاتانین بۆ نمونە یەکێتی ئیسلامیە بزستنەوەی جادگەری کوردستانە ئەوانە کە ڕاستەوخۆ ئێستا لە حکومەت شاونەتەوە یانە ڕاستەخۆ لە ناحکومەتوانین داوا لە خەڵکەکەم دێنە سەر جادە لەگەڵ ئەوانە ئەوە لەسەر جادە بەشی چار پێنەکەیە خۆ ئەویان پێگێکە حکومەت کە ئەم حکومەتەی کاربەڕێکەری هەرێمە کە قانونیە شەرعیە کار ئەنوەر مامۆستا ئەنوەر هیچ یاسا ڕێگا بەمانە نایە تۆ داوای حەقیانی بکەیت مافی یاساییان تەواو بووە دێنە سەر جادە بە شێوەیەکی ڕێکوپێک تا کاتەی ئەمریکا وڵاتە جلێزەکان و ئەخریزەکان لەسەر جواب و دوایەوەش گۆڕانکاری بۆ زەکایەت بکە دەم ڕێکەوتنەش هیچ جێبەجێ نابێ و فەرماندەران بە مەعاش و دومەعاش کێشەکانیان چارەسەر نابێ مامۆستا ئەنوەر کێشەی ئێمە بەم 618 ملیاری کە ئێستا ئەمڕۆ هاتووە بەیانیەک چارەسەر نابێ کێشەی خەڵک ئەوە لە 2014ەوە متەخۆران وەستاوە بەرزکردنەوە وەستاوە کۆمەڵێک خریزی پەیمانگا و جامیع بەشە تەکنیکان بەشی دەستە ئیسلامەکان ئەوانەی کە خەریان تاو کردو هەمووی لە بازارەکان ئاسڕێنەوە شکاریان نیوە مشکلەکان زۆر لەوە گەورەترن لەبەرەوە خەڵک بە هەمووی لەسەر جاگە ئەوانە شکات هەرمانیە دوکانمانیە و تاسیبانیە دوکانی بۆ کردنەوە بارێکی سەر جاگە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم حکومەتە نیرۆتەوە تا دۆڕانکاری بۆ زەکایەت ئەمە دوبی مەوزوعەکە هیچ شتێک نییە حکومەتی هەرێم ناوێڕێت کاگ مامۆستا ئەنوەر ئەگیرا من دیفاع لە بەغا ناکەم بەغا چەند گەندەری حکومەتی هەرێم چەند گەندەری هەیە بەغاش ئەوەنەی هەیە ئەگە بڕێنیەتی بەڵام ئەو قانونیان معاش بە فەرماندەر و مۆزەفی خۆی هیچ ئەشکاریشی نییە ئەشکارەکەەوە ئەشکارەکەش ئەوەیە کە خەڵک بە مەدەنیانە بە شۆڕشێکی سپیرێ بەسەر زادە داوای ماکۆ حەقی خۆی کاتکە ئەم هینە تۆ زۆرێک کێشێ بەڵێ
دەستەکان خۆشکاک ئاریجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس جانەکەم زۆر سپاس وڵاهی ینی مەسەلە ئەگەر هەر شتێک باز بکرێ بۆ نمونە ئەوە نییە کە ئێمە مەدحی لایە بکەین و یاخود زەمی لایە بکەین و لایە بە خراپ دابنین و لایە بە باش دابنین هەورە کاگاریش ئاماژەی پێکرد ئەگەر گەندەڵی لێرە هەبێ گەندەڵی لە بەغداش هەیە بەڵام ئەوەی کە گرنگە بەغدا بە هیچ زۆرێ دەستی نەبردووە بۆ موچەی فەرمانبەر و بۆ موچەی خەڵکو و ئەو بازاڕە شێوا و ئەو بازاڕە متبووی کە لێرە هەیە لەوێ نییە یعنی تەنانەت لە شەڕی داعش یعنی ئەو مووسڵەی کە هەمووی 45 دقەیەک لەو هەولێرە دوورە حکومەتی عراقی مانگانە پارەی بۆ مۆزەفەکانی دەنارد کە لەوێ بوون یعنی بزانە تۆ سیرکە بەڵام بۆ ئێستا ئێمە بۆ ڕێک ناکەون بۆ لێرە ئەو خەڵکە لێرە ئاوە بۆتە قوربانی دەستی ئەم دووباڵە دەستا کە ڕێک ناکەون بۆ ڕێک ناکەون لەبەر چ ڕێک ناکەون کاگی یوسف سڵاوی خوارد لەبێ ئەم کاتت باش سڵاوی خوارد لەبێ کاگی یوسفجان پێ دوایە کە ڕێک نەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر کێشەکانی سەبارەت بەنەوت مەسەلە چییە؟ والله ئەوانە نەکرد لەسەر کێشەی زۆر کێشەیان هەیە بەڵام هەموو هۆکارەکەی ئەوەیە کە دەگەڕێتەوە ئەوانە دیارە وێنەیەتی خەڵکی عراق ناکەن نەن حکومەتی هەرێم و نەدا حکومەتی بەغداش ئەوانە ئەگەر بێت وێنەیەتی خەڵکی عراق خەڵکی عراق ئەو خۆشی ناوێتن ئەو دووبارەچی ناوێت لە بین نێوانی کورد و عەرەب و هەرێم و بەغدا دووبارەچیەک نییە کاگی یوسف پێم وانەیە مەسەلەکە دووبارەچی و مەسەلەکە بابەتی وەتەنی و چۆن دەڵێ قەومی و ئەو بابەتە نییە مەسەلە پارەیە مەسەلە ڕێککەوتن و ڕێگنەکەوتنە مەسەلە شەریکاتی نەوتە مەسەلە سەفقات و عقود و ئەو بابەتانەیە یعنی مەسەلەکە پێم وانییە بابەتی پەیوەندی بە مەسایلی نەتەوەی و یاخود باڵێن ئەو بابەتانەوە هەبێ دەزانیت بەڕێزم ئەگەر ئەو حکومەتی هەرێم ئەوە این هەڵبژاری نەکرد حکومەتی بەغداد بە زۆری خۆیان فەرز کرد بە سەوزەکەی ئەوانە سەر بە دەرەوەی وڵاتن سەر بە مەسالەی شخصی خۆیان هەیە ئەو مەسەلەکە ئەوەیە لەبەرەوەی لێرەم ئەگەر بێت هەڵبژاری بکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستان لەوانەیە ئەو کێشانە چارەسەر ببن ئەگەر نا ئەو کێشانە ئەوانە تەمسیلی شعبی عێراقی ناکەن تەمسیلی شعبی کوردستانی ناکەن یعنی لە قسەکان دواتێ دەگەم کە ئەوانە لە وڵاتانی ئیقلیمی و دەوروبەر ینی چۆن دەڵێ دایان سوڕێنن بەڵێ وایە بەداخەوە دەستەکان خۆشکاگی یوسف زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ناشەفافی لە داهاتە لە تەوزیعە لە هەموو ئەو بابەتانە بەڕاستی هۆکارێکی سەرچیە بۆ ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئاماژەم بەوە کرد کە ئەم هەرێمی کوردستانە ئەگەر بێ و ئێستا کە چۆن دەڵێ خەڵکانێکی دڵسۆز و خەمخۆر و بەڕاستی چۆن دەڵێ چۆن خەمی ئەو وڵاتەیان بێ خەمیان بێ کە ئەم کەمە داهاتەی کە هەیە زۆرە کەمە هەرچی هەیە بەس عەدالەت هەبێ شەفافیت هەبێ دەتوانرێ ئەم هەرێمە زۆر بە جوانی بەڕێوە ببردرێ یعنی ئێستا ئێمە بۆ نمونە ئەگەر سیرکەین چیمان هەیە مەشتی ناوخۆیی چیمان هەیە هیچمان نییە هیچ شتێکی ئاوامان نییە یعنی ئێمە ژێرخانێکی ئابووری بە بەهێزمان نییە ئەگەر سفرەی بەیانیانمان سیرکەی هیچی خۆمان نییە ئەگەر سەیری جلوبەرگمان کە هیچی خۆمان نییە سیارەکانی هیچی خۆمان نییە یعنی هیچ شتێکی خۆمان نییە بەداخەوە یعنی بۆ دەبێ وابێ خۆ ئەمە هیچ نەبێ هەندێک شت هەیە کە دەتواناماندا هەیە بیکەین لەو ڕۆژانە شتێکی جوانم بینی وتی ینی باشە خۆ ئەگەر ئێمە هەر هیچ نەبێ با هەوڵ دەین کۆمپانیا بینینە هەرێمی کوردستان کە کۆمپانیایەک بێ لە جیاتی ئەوەی پارە بنێرین بۆ ئێران پارە بنێرین بۆ تورکیا با ئەو کۆمپانیایەنە ئەخود ئەو کارگانە با بڵین ئەو کارگانە لە هەرێمی کوردستان ڕۆڵی ئەو شوێنانە ببینن کە چۆن دەڵێ هەموو ئەو پێداویستیانەی کە لەوێ دێ ئەگەر نەشتوانین 100% ئەو پێداویستیانەی کە لە دەرەوە بۆ ناوەوە دێ با هیچ نەبێ بۆ نمونە بتوانین هەندێک پێداویستی خەڵک دابین بکەین وە اعتماد بکەینە سەر خۆمان ینی هەموو کەس دەزانێت کە سعودیە و ئیمارات و بەحرێن 2 ساڵ 3 ساڵ ئابلوقەیەکی ئابووریان خستە سەر وڵاتی قەتەر یعنی لە هەموو لایەکەوە ئەو وڵاتە هەر خۆی هیچ نییە و بچووکە بەڵام تەنجیان پێ هەڵچنی بەڵام ئەوان هەستان چیان کرد بەڕاستی هەستان
بە ئیکتیفای ذاتی لە زۆر بابەت ینی بۆ نمونە زۆر شتیان ینی هێنا ناو وڵاتەکەیان زۆر کارگیان هێنا لە ڕووی ئاژەڵداریەوە هەروەها لە ڕووی زراعەتەوە لە ڕووی پەلەوەر و ئەو بابەتانە و لە ڕووی کۆمپانیای تریان ینی چۆن دەڵێ کارگەی تریان هێنا زۆر شتیان هێنا ینی زۆر ئەو بابەتانی کە ڕۆژانە خەڵک پێویستی پێ هەیە لە وڵاتەکەیان ئەوان لە زیاتی ئەوەی لە شوێنان بیکڕن هەستان بە خۆیان لە وڵاتەکەی خۆیان لە جیاتی شت خواردن هاوردە بکەن خواردنیان بەرهەمهێنا لە جیاتی بۆ نمونە کەلوپەل هاوردە بکەن کارگەی دروستکردنی ئەو کەلوپەلیان لە وڵاتەکەی خۆیاندانا ئەمە بەڕاستی شتێکی جوانە تا 2000 ئەمیری و قەتەر وتی ئێمە تۆسیر کە بزانە وتی ئێمە سپاسی ئەو سێ وڵاتە دەکەین کە ئابلوقەی ئابووریان خستە سەر ئێمەیان بەخەبەر هێنا ئێمەیان ینی چۆن دەڵێ وا لێ کرد کە لە سەپەی خۆمان بوەستین ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو چەندی ساڵ ئێمە هاوردەی دەکەین بۆ ئەم وڵاتە ئێمە کارگەکان لێرە دادەنین و لێرە خۆمان دروستی دەکەین و بگرە تەنانەت دەتوانین ئێمە هەناردەش بکەین ینی بۆ ئێمە وانە بین بۆ ئێمە وانەکەین بۆ ئێمە ینی هەوڵ نەدەین بۆ نمونە لە جیاتی ئێمە تەنها و تەنها خەریکی خواردن بین و خەریکی کڕینی کەلوپەل و پێداویستی بین لە وڵاتی ئێران و لە وڵاتی تورکیا یاخود لە سعودیا یاخود نازانم لە وڵاتانی تری دنیا با ئەو کارگانە بێن لێرە ماشەڵڵا پارە زۆرە ینی پارە هەتا بڵێ زۆرە ئەم هەموو ملیۆنێر و ملیاردێر و بینەوەبەردە هەیە ئەسڵەن پێویستی بەوەی نیە حکوومەتە لە هەندێک حاڵەتە هەندێشتر بکە با ڕێگە خۆشکە بۆ خەڵچێک بە ئەم کارگانە بێنن لێرە بەس باریان قورس نەکەن و وەکو ئەوەی کە قسەیەکی زۆر مەشهور هەیە دەڵێن ئەگەر کەسێک بێوێ کارگەی بکاتەوە دەڵێن فەرموو لەم ناوانە دانەیەکیان هەڵبژێرە بۆی کە ببێ بە شریکت نازانم تا چەندە ئەوە 100% ئەنی چۆنیە بەڵام بەداخەوە زۆر خەڵک هەیە ویستوێتی کە کارگە دابنێ پرۆژەیە بکاتەوە بەڵام لەبەر ئەوەی کە دەبێت کەسێک ببێ بە شریکی و نەیتوانیوە بەڕاستی ئەو کارگەیە دابنێەوە لە نەتیجەدا چێژ زەرەر دەکات ئێمەی خەڵکی ئەم وڵاتە زەرەر دەکەین لە زۆر بواری تر ینی بەڕاستی حەقە ئێمە ینی چۆن دەڵێ هەوڵ دەین لە زیاتی ئەوەی کە خەڵک فێری ماسی خواردن بکەین با خەڵک فێری ماسی گرتن بکەین ئەو هەرێمەی ئێمە لە جیاتی ئەوەی کە ئێمە ئەوەندە بۆ هەموو شتێک لە بچووکترین شت تا گەورەترین شت ڕوو لە وڵاتان بکەین با ئەو کارگانە بێنین با ساڵێک دو ساڵ تۆزێک مشکلە نییە چۆن دەڵێ ئەزیەت بخۆین با تۆزێک حاڵەتێکی ئەگەر چۆن دەڵێ اقتصادی خراپیش بێ بەڵام ئامانج لێی بەرەو پێشچوون بێ ئامانج بدەی بەرەو گەشەکردن بێ ئامانج لێی دانانی چەندین کارگە بێ کە پێداویستەکانی ڕۆژانەی ژیانی ئەو خەڵکە پڕکاتەوە ئەو کاتە بەڕاستی ئێمە ژیانمان دەگۆڕێ بە زۆرێشتر بەڵام بۆ دەبێ ئێمە بۆ بچووکترین شت بۆ تەنانەت وەڵڵاهی زاری وایە شتیوا لە وڵاتان دێنن ینی چۆن دەڵێ پیا و شرندەکە باسی بکە یان تەنانەت ینی هەندێک شتی کە بێتام و بەڕاستی شتێکم خوێندەوە دەڵێ ینی ملیارێک دۆلار تەنها ساڵانە دەڕوا بۆ گەمەی پۆبجی یعنی ئێمە بۆ دەبێ ئەوەندە بێ ئیش بی خەڵکی ئێمە بۆ دەبێ ئەوەندە بێپەروەردە بین خەڵکی ئێمە لە عێراقا ینی ملیارێک دۆلار بەس تەنها بۆ یاری پۆبجی بڕوە ئەی چەند ملیار بۆ جگەرە دەڕوا ئەی چەند ملیار بۆ شتی بێتام دەڕوا ئەی چەند ملیار بۆ هەندێشت دەڕوا کە هیچ پێویست ناکە یان هەندێک پارە دەڕوا لە وڵاتە دەسە دەرەوە کە دەتوانرێت تۆ لێرە دەیان کارگەی پێدا بنێ بۆیە بەڕاستی حیفە لە وڵاتێکی وەکو عێراقا کە ئێمە چارەم وڵات بین لە هەناردە و لە ئینتاجی نەوتە و پێنجەم وڵات بین لە ئینتاجی غازە کەچی ئەوە حاڵ وەزعی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بێ تۆ لەم هەموو سەرخان و ژێرخانەکە هەمووی ئاڵتونە هەمووی پارەیە هەمووی چۆن دەڵێ داهاتە بەڵام هاوڵاتیەکانت یعنی بە 47 ڕۆژ جارێک موچەیەکیان بۆ بێ و بە مژدانە و بە مزژێنی بە خەڵکی ڕابگەێنن کە ئەوە الحەمدوللا دڵتان خۆش بێ موچات دڵمان بەچی خۆش بێ جاکابرا باشە ئەو پارەی کە وەری دەگرێت دوای 47 ڕۆژ بەچی بدا چی لێ بکە بەشی چی دەکا بەشی کرێی خانووی دەکا بەشی کرێی خەتی منداڵەکانی دەکا بەشی ئەنتەرنێتی دەکا بەشی دوو کارەبای دەکا بەشی ئاوی بکە ئەخر پێداویستی تەندروستی پێ پڕکاتەوە بچێ ینی لە دوکانێکە قەرزەکانی پێ بداتەوە هەنی ئەمە ینی بەڕاستی وای کردووە کە خەڵک ینی بێزار بێ بەداخەوە کە هەر لەم نەتیجەی ئەم هەموو بارودۆخە خراپەش کە دەبینین خەڵکانێک سەری خۆیان هەڵگرت و نەتیجە لە دەریای ئیجا تەرمەکانیشیان نەهاتەوە
خەڵکانێک ینی ماڵ و حاڵیان لێ تێکچ و خەڵکانێک خێزانەکانیان لێ هەڵوەشاوە دەیان و سەدان خێزان هەڵوەشاوەتەوە لە هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی نەبوونی لەسەر نەگەیشتن بە یەک و ئیتیفاق نەکردن لەگەڵ یەکتری لەبەر ئەوەی کە باردۆخی ئابووریان خراپە هەنی ئەمانە بەڕاستی حەقە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بیرێک لەو بابەتە بکەنەوە و بەڕاستی بێن ینی بەرنامە ڕێژێک بکەن بەسە ینی هەتاکەی ینی تێر نەبوون بەس نییە ئەم هەموو ملیار و ئەمە هەموو ملیۆن دۆلارە هەتاکەی ینی بۆ دەبێ ئێوە هەر لە بەرزبوونەوە دابن و بۆ دەبێ ئێوە هەر دەوڵەمەند بوون دابن بۆ دەبێ ئێوە هەر ژیانتان بەرەو خۆشی بڕوە زۆربەی هەر زۆری خەڵکی هەرێمی کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ چۆن دەڵێ سات بە سات ینی بەرەو مەینەتی و نەهامەتی و ناخۆشی و دەردەسەری و هەروەها بەرەو قوربەسەری بڕوە بۆ دەبێ ینی بەڕاستی ئایا ئەوە پاداشتی ئەم میلەتەیە کە لە هەموو وێزگەکانی ژیانی سیاسیتان میلەت خزمەتکاری ئێوە بووە یعنی بۆ دەبێ ئەمە پاداشتی ئەم خەڵکە پاداشتی ئەو خەڵکە بەو شێوە دەدرێتەوە بەو شێوە پاداشتی خەڵک دەدەنەوە ینی ئایا ئەگەر گەلێک شۆڕشی کرد بۆ ئەوەی کە سەربەخۆ بێ بەوەی کە ڕزگار بێ بەوەی کە ئازاد بێ بەوەی کە سەربەرز بێ دوجار دەبێ هەر شۆڕژێڕەکانی خۆی ئەو دەردەی پێ بکەن کە ئێستا کاو میلەتە دەردی پێ دەکرێت ها یعنی بڕۆ سەیری وڵاتان کە بۆ دوای حربی عالەمی یەکەم و دووەم بزانە ئەوروپا چی بەسەر هات ئەو ئەوروپایە وێران بوو بەڵام دوجار یعنی خۆشەویستیان بۆ وڵاتەکەیان و بۆ خزمەتکردنی وڵاتەکەیان فەرموو بزانە ئێستا کە لە چ ژیانێک دەژین بڕۆ بزانە ینی کەسێکی لاجئ ینی کەسێکی ینی چۆن دەڵێ پەناهەندە لەوێ دەژی هەمان مافی سەرۆکی وەزیرانەکەی هەیە هەمان مافی وەزیرەکەی هەیە هەمان مافی هاوڵاتیەکی دەرەجەیەکی ئەم وڵاتانەی هەیە بەڵام بۆ دەبێ وڵاتی ئێمە لە وڵاتی خۆمان ببین بە دەرەجە 2 3 و 4 یعنی هەتاکەی بۆ دەبێ بیرێک لەو بابەتە نەکرێتەوە وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی وەزارەتی نازانم ناوخۆ وەزارەتی ئەو وەزارەتە معنیانەی کە تایبەتن بە مەسەلەی هاتنی ئەم هەموو خەڵکە لە دەرەوەی هەرێمی کوردستان ینی آخر ئەم هەرێمی کوردستانە خۆی چییە تاوەکو 300,000 کەس و 250,000 کەس لەم وڵاتە ئیش بکەن و کەسابەت بکەن و پارە ببەنەوە دەرەوەی وڵات و خەڵکی خۆشمەندانی شێتن و ئیشی نەبێ و کەسابەتی نەبێ و کاری نەبێ ئەمانە هەمووی بەڕاستی حەقوایە دراسە بکرێ قسەی لەسەر بکرێ ینی مامۆستایانی ئاینی ینی مامۆستایانی قوتابخانەکان سیاسیەکان مامۆستایانی زانکۆ ئەحزابی سیاسی ڕۆشنبیران کەسایەتیەکان ڕئیس عاشرەتەکان ینی بەڕاستی ئەوانەی کە دەنگتان ئەگەر دەگا ئەوانەی کە دەتوانن قسە بکەن ئەوانەی کە دەتوانن ینی شتێ بڕێن حەقە بەڕاستی هەموو بێنە دەنگ قسە بکەن ینی تاکەی ئەو میلەتەوا بێ تاکەی ئەو خەڵکەوا بێ ینی ئەمانە بەڕاستی نازانم ینی ئەم پارەی بۆ چێ دەبن بۆ سەیری ڕابردوو ناکەن بۆ نازانن بۆ تەماشا ناکەن بزانن هەر دەوروبەرمان ینی کوا شای ئێران کوا خومەینی کوا ئەتاتۆرک کوا سەدام کوا ئەم هەموو میرەی کوێت کوا باو باپیرانی بەشار ئەسەد کوا حافز ئەسەد کوا نازانم حسنی مبارەک ها ئال سعود تا ئێستا کە یەک کۆمەڵ مەلیچیان لێ ڕۆیشتووە ئەو وڵاتانە هەموو ینی بەڵام عەفیە لە ئەو عائیلەیە عەفیە لە ئەو سەرکردەیە عەفیە لە ئەو حزبەی کە بەڕاستی خەمی میلەتەکەی بێ کە بەڕاستی لە خەمی میلەتەکەیدا بێ ئەگە بەڕاستی لە خەمی میلەتەکەیدا نەبێ و دەبینین بەڕاستی چارەنووسی ئەوانەی کە لە خەمی میلەتیاندا نەبوون چیان بەسەر هات بەڵێ کاک ئاسۆرە سلێمانی سڵاوی خوا دێ بە قوربان کارمەندانی تەلەڤیزیۆنی سپاس بۆ تۆ دەستخۆش کاک ئاسۆجان سڵاو لە تۆ و لە تەواوی سلێمانیش سپاس بەدیار زەناتۆ دانیشتم قسەکان هەمووی زۆر جێگای خۆیان بوو قوربانت چیش وای لێم کرد شتێک سەرم تێوا شام پەیوەندی بکەم چ بوو یەک شتێک باسی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کرد بەڵێ من چۆنەڵێ ڕوونکردنەوەیە ئەو پەیوەندیم کە کردووە حەزم کرد شتێک لەسەر ئەو وەزیرە خۆی و بەبێ ناوێنام حیزبەکەشی بڵێم ئەو کاتی کە ئەوان بەو شێوازەی لاف و گەزازەی لێدرا کە ئەوترا کاکایی گۆڕین بەم شێوازە ئەوواکەین هەموو ئەمانە خەڵک دەستکرێتی هەموو ئەمانە کۆمەڵێ زۆر کاک حاجیجان زۆر ینی بەڵێنی بریقەدار و ئەو هاکەین و بەو شێوازە و دەی هیچی نەهات خەڵک ناومێدە خەڵک زۆر بێومێت بۆ کاک حاجی ڕۆژنامەنووسی دەزانی خەڵک دەدوێنی دەزانی زۆر بێومێدە خەڵک ینی بەڕاستی وەزعی ناخۆشە زۆر بەڵێ لەو پەڕی بێومێدیە کاک حاجی لەو پەڕی بێومێدە ئەزان چی دوای دەکرد من هۆکارێک بە هۆکارەکان ئەم بزوتنەوەی کە دەرکەوت بەم شێواز دەرکەوت خەڵکی ناومێت ئەو کاتی کە ئەم
حزبە دەرکەوتو ئەوەی کە ئەوید واکەین و بەم شێوازە و کە هەموویمان لەفکرە و خەڵکی کوردستان هەمووی لەفکرە باشترین حکوومەتێک ئەو کاکە من مەحتێ و کۆمپانیا ناکەم من بە کۆمپانیا ناوێت ئەو مەحتێ و کۆمپانیا ناکەم بەڵام باشترین حکوومەتێک بەرهەم ساڵح بوو بۆ کورد ئەو کاتە هەرچی بڵێ لە تلفەی زەواج عقار چی بڵێ کاک حاجی لەفکرمانە بیرمانە وایە کاک حاجی زەخ ئینسانە بێ ڕازگۆ بێ لەوەیە ئەم پیاوە با هەرچەنە حزبەکەی هەرچیە بوو بێ بەڵام شتێکی کرد لەگەڵ ئەوەی کە یعنی کۆمەڵ ڕێگریشی لێکرا کاگاسۆ ئینکاری لەوە ناکرێت بەڕاستی یعنی ئەو کاتە خەڵک زۆر استفادە بینی لە سوفی عقارە لە زەواجە لە پرۆژێ بچووکە لە زۆر بابەتانی بەڵێ کەیفی خۆیەتی بەڵام شتێکی باش بوو ڕەحمەت لە خۆت و دایک و باوکشت بەڵێ جان لێرەیە ئەم پیاوە خزمەتی کرد بەرەم ساڵە چی پێکرا کرد من ڕفیقم هەم بوو کادیری ماڵبەند بوو دانەمەزراجنەیە بەرەم ساڵە من دانەمەزراوم باشە خەڵکی شوێی دامەزرانەوە لێرە ئیسلامی دام ئەوەی کردەوەی کردو ئەم پیاوەش 2000 هەلی دامەزراندن هەبوو لە حکوومەتە یا شازەی بەرەمکە و برادرانی و داوچیان بماندنێ لە لوق و ناوچەکانەوەی بە ئەوەی کە بەرهێماکرێدایەوە بەڵام ئەو لێرەوەی ئەوەشی نەکرد لە کۆمیتۆ مەڵبەندە کرا بەڵام بەو ڕێژێ وێ نەکرد حەق بیر حەق بێژ بیر بەڵام لەگەڵ ئەمەیە ئیستا چی کراوە کاکاتیان خۆ تەلەفۆنە بۆچی کردن ئەم برادرانە بەشداریان دەم حکوومەتە کردیانێمە بۆ بەشداریەکەم حکوومەتە هەوڵە دێن حکوومەتێکی چاکساز و بەم شێوازە و بۆ هاوها بەڵام جەنابی جێگری سەرۆشی هەرێمی ئەو حیزبە بەڕێزە ئێخۆ ئەزانن کە ئەمە لە یعنی ڕاستی شت کارەساتی ئەم کابینەیە هیچ کابینێک بەو شێوازە بەسەر میلەتیانی هێناوە یعنی لە خەتاکەی دەستناکێشنەوە مانگی 4 دەستناکێشنەوە کە پەرلەمان ئەگەر هەڵبژاردن کرێت لە مانی کۆتاییمانی پێنج ئەو کاتا لێن دەستشینەوە لەبەرێ خزمەت ناکەن تۆ سەردەمێک بوو دەفترم بێ پارێزگارەکەی ئیشتیان ینی بەتەوان جۆ قسەیەکرێت کاک بەفر بۆ ناڕاستەرۆکی هەرێمە یەکاکە تۆ دەست لە مدیرڕاحەیەک نابێتەوە 8 ساڵە چەند ساڵە تۆ حکوومەتی خۆجەی جوادن کراوە تۆ هاتی خەڵک بگۆڕی تۆ دەست لە کورسی مدیر ناحەیەک نەبێتەوە بەتەمای دەنگت پێ پێناگە جەنابی وەزیری کاروبار تۆ بعدەکەیشی تاندا ئەشیدنەوە دووبارە ئێستا کۆنفرانسێکتان بە چیتان کرد وەرە بەس بزانم بەرچاوڕوونیە بدەنەوە میلەتی کە بەیانی دوگانێگە دەنگتان کرا بڵێن ئەمەمان کردووە هیچتان نەکردووە بۆیە جێگای شانازی ئەوەی کە دوو حزبی ئیسلامی لێرە کردێتی بەداخەوە ئێمە خەڵک سپاس بخوای تا بانگە فەرمێ کۆمەڵە خەڵکە چێ بۆ نێژ و بەیانی کە دەنگدا نەکرێت دێ بە کابرایەکێدا بە پارەی میلەت پرۆژێکی گەشتیاری دروست کردووە پارەکەشی ناداتەوە بە پڕ و پیرێژنی داماڵ ئەڵێ ئەو سەرۆکی داهاتوومانە ئەڵێ من نێژ ناکەم دڵم پاک تۆ خەتاکەش خۆشمان تیا کاک حاجی من تۆ هەڵە بژێرم کاک حاجی گربەتم بۆ جەنابەت تازە ناو تۆم وەکو بە نمونە بەڵام برادەرەتر دوێنن کابرا سوستە بۆ خوا نابا سەر بۆ خوا نەوی ناکات تۆ بەتەمای ئەمە زیرە من نەکات ئەمە لە تەخساوی من مەشروب نەخوا مێز نەڕازێنێتەوە وەڵڵا چی خوا پێی ناخۆشەیکە بەڵام خۆشمان تاوانباری کاک حاج ئێمە یعنی کۆمەڵە خەڵک سەیرەکەی چوار کەلیمە قسەی بریف و دار و ئەمسەر و ئەوسەر کاکی جان تۆ حیزبێکە پێکەناوە تازە پێکەناوە هەر لە سلێمانیشا پێکەناوە کە ئەڵەی خۆپشاندانەکەم بەقەت هەفتەیەکی دەوڵەمەندی خەڵکی بۆ بینیمان لە ڕابردووە خەڵکی بۆ کۆنە بۆ چۆ ناو پارتی ئازادیشەوە خۆپشاندانەکەی کرد گربوونەوەیکی کرد ئەی کاکە خۆ هەولێر پایتەخت دەبچۆ 3 مانگ لێدانی شۆلێ بڵێ کاکەجان کەوتێ خۆ من ناڵم هەولێر بڕوخێنە ناڵم پەلەماری بارەکاتە ناڵم حکومەت بڕوخێن بەس بڵێ کاکە خۆپشاندانی چێ بنانەکەن زانەتوانی زان تۆ ئەو حیزبەی لە هەموو کوردستانە ئەڵێ من دەنگم هەیەتەماوەڕم نەیەتوانی بکەین نە ئەمە دروستکراوی خۆیانە لە پای چیە لە پایەوەی خەڵکێکی ناڕازی ئەگەر بیانوێت دوسێ کورسێکێ دەنێت قسەیریکە ئەشی دەنێت پێشوا کورسێکە دەنێت بۆ پەرلەمانی کوردستانیش ئەو کات مچکە لە بەرهەری خۆیان هیچ شێشەیەک نیە هیچ شێشەیەک نیە هەر کەسێکی هەری خۆیانە ئەمە هەمووی بلە براو لە خێزانی و لە خوشکی پێکات و حیزبەکەیەوی شەرع بۆم شێوازی ئەم دەستیکرا ئەوەیە پێم خۆش نییە لەوە زیادی سەریشتان گەشتنم خەڵکە بێ و شیعر بێت ئەگەر هەڵبژاردن کرا دڵی کاکە یەک شتێک بکەن وەرنەم حیزبە ئیسلامیەکانیتان پێ باشە دەنگی پێ بدەن کاکە قسەیچەکە بابزانی یەخۆ هیچ نەبێ وەڵڵاو باللهی خۆ کاکەجان وەڵڵای حەجی لێ ڕوو لە خوان یەخۆ ترسی خوا لە دڵیانایە وەڵڵی چین بینیمانە پرۆژە خێرخوازەکانیان ئەبینین کاکە دەستگیرەی هەژارەکان دەستگیرەی لێقەمان کورە دەستگیرەی مناڵی شەیدەکان ئەوانەکەن کاکەجان بۆ خۆقەی چەکە باەت جاری ئەمان تاقیکرێتەوە کاک حاج با
کۆمەڵیستانی با 20 کورسی بێنێ با 25 کورسی بێنێ با یەک بتوانە بێنێ ئێوەرن دەماوە خەڵکی کوردستان ئەگەر هەڵبژاردن کرا وەرنەم دەسیست بە بایەکی 20 کورسیان هەبێت ماڵ ناڵمیشی سەڵکیان هەبێت 30 ساڵ ئەمان تاقی دەکەنەوە کاکە 2 ساڵ 4 ساڵ جان تاقی کاکە بەڵام 4 ساڵە کاکە قەیتێکە وەرن دوای حزبی تازە و دوای دەنگی خەڵکی تر و وەڵا فڵان کاندید وایە هەمەی وایەوە برەمە هەمووی سەیدری خۆباقە هەرچەند سیخەشم بە دەنجان نییە کاک حاجی نانە سقەت هەبێ ئینشاڵڵا باش دەبێ بە حەول و قوتی خۆی گەورە ئینسان نابێ بێ ئومێد بێ نابێ بێ ئومێد بێ ینی خۆیان وایە لێ کردووە ئەخر ئەوان ئەگەر ئەوان بە بەرنامە وا دەکەن خەڵک بێ ئەمەل و بێ ئومێد بێ با ئێمە بێ ئومێد نەبین بەڵێ کاک حاجی ئەسەریش نیشان ئەگەر دنیای دەرەوە ئەوروپا و ئەمریکا ئەگەر ئەم دوشدان نەویستا بێنە گولایانە بێت ئەگەر ئەوان لاف و گەزازی دیموکراسیەت بێتن ئەمانە چیان کردووە خەڵکیان ناڕازێ خۆ نووسەگرن فڵان کەسە کوژێن فڵان هەرچی شت بڵێ ئەوە دەم موچە نادا نەوت نادا کارەبا کەس نادادێ ئاوت نادادێ باش یعنی ئەمە هەموو کنسوڵخانە و دانیشتن و جێن ئەوڕۆن یعنی بینە وڵاتە چۆن چۆنی بەڕێوەچە باش ئەگەر یەک شتێت بکەین کاک حاجی خۆگەر خەڵک یەک جارێ لە مانگی پێنجە ئەگەر هەڵبژاردنکرا بە هەم بایکۆت کرێت وەربزای ڕۆژاوە چی بەم دەسیز دەڕێن مادەم مانگی دابێ هەڵبژاردنێت بەڵام ئەوە کۆتەرێکە بزانیشتی وایە پرێوتر هەرچی چوا بەمان ناوترێت دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڕێزەکان زۆر سپاس بە ئەمە دو پەیوەندی بێ بە حقیقەت یعنی ئەگە هەرچەندی باسکەین هەرچەندی شت بڵێن سەبارەت بەوەی کە بۆچی ڕێک ناکەون و بۆچی لەبەرچی ئایا ئەمە تاکەی حقیقەتەن یعنی بەڕاستی زۆر شت هەیە کە خەڵک لێی بێزارە لەم بارودۆخەی ئێستاکە ئەم بارودۆخەوای کردووە بەداخەوە یعنی خەڵک ناومێت بووە و پێم وایە کە ئەوەی کە خەڵکیشانی باسی دەکا بەرنامە ڕێژی دەکرێت بۆ ناومێت بوونی خەڵک بۆ ئەوەی کە خەڵک لە هەموو پرۆسەیەک سارد بێ بەڵێ دیارە بەرەزان ئاماژەم بۆ دەکەن دەڵێن کاتەکە تەواو بوو من تەنها ئەوەندە ماوە بڵێم تا بەرنامەیەکی تر و تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ